وەگەزان کە دوێنێ باسی جۆرج کلۆنی و هاوسەرەکەیم بۆ کردن کە ناسنامەی فەڕەنسایان وەرگرتووە. لە بەرامبەر ئەوەشدا دۆناڵد ترامپ لە کۆتا ڕۆژەکانی ساڵی 2025دا بە زمانێکی زۆر تند و پڕ لە تانە ماڵاوی لە جۆرج کلۆنی و هاوسەرەکەی کرد. ئەمەش دوای ئەوەی ئەم دوو هاوسەرە بە فەرمی ڕایانگەیاند کە بوونەتە هاوڵاتی وڵاتی فەڕەنسا. ترامپ ئەم بڕیاری ئەوانی وەک دەستکەوتێک بۆ ئەمریکا ناوبرد و بە شێوازێکی گاڵتە ئامێز گوتی کە ئەوان لە کۆڵ ئەمریکا بوونەتەوە. ترامپ تەنها بەوە نەوەستا بەڵکو هێرشی کردە سەر توانایی نواندنی کلۆنی و گوتی ئەو هەرگیز ئەستێرێکی گەورە نەبووە، تەنها ئەکتەرێکی ئاسایی بوو کە فیلمی بێمانای بەرهەم دەهێنا. هەروەها ڕەخنەی لە تێڕوانینە سیاسیەکانی گرت و بەوە تۆمەتباری کرد کە هەمیشە پاڵپشتی لەو کاندیدانە دەکات کە لە کۆتاییدا شکست دەهێنن. لە بەرامبەردا جۆرج کلۆنی وەڵامی ترامپ ئەداتەوە دەڵێت هۆکاری ئەم کۆچەی بۆ پاراستنی خێزانەکەیەتی. دەژڵێت کە دەیەوێت منداڵەکانی لە ناو ژاوەژاوی بەناوبانگ و کامێرەی میدیاکان گەورە نەبن، بەڵکو لە کێڵگەیەکی ئارامی فەڕەنسادا فێری ژیانێکی سادە و بەرپرسیارەتی ببن. هەرچەندە ترامپ بە توندی هێرشی کردە سەر فەڕەنساش، بەڵام کلۆنی پێی وایە ئەو وڵاتە گونجاوترین شوێنە بۆ پەروەردەیەکی تەندروست. کێشەی نێوان ئەم دوو ناودارە تەنها سیاسەت نییە، بەڵکو تۆڵەیەکی کەسی کۆنە. دۆناڵد ترامپ جۆرج کلۆنی بە ئەکتەرێکی مامناوەند و بێوەفا دەبینێت کە پشتی لە ئەمریکا کردووە. لە بەرامبەردا جۆرج کلۆنی وەک نەیارێکی سەرسەختی ترامپ هەمیشە دژی سیاسەتەکانی وەستاوەتەوە.